مساتعانەی کە بەلاش دایتانە خەڵکی وەرگرنەوە بیفرۆشیتن پارێک تاقڕ دەکاتەوە دەتوانی بۆ پارەیە پرۆژەی چاک پێ بکات. بەنسبەتی قەیرانی ئاو ئێمە چەند شتێک بەڕاستی زەڕوورە باسی بکەین. یەکیانەوەنە لایەنی حکوومەتە و دووەمیش لایەنی هاوڵاتی. یەکەمیان هاوڵاتی دەبێت بە حەقیقەت یعنی بتوانی چۆن ئاو بە فیڕۆ نەدا. یەکەمیان زەڕوورە بەڕاستی حکوومەت چاودێری بکات لە ڕێی داگەاندن و ڕێزگاکانی ڕاگەاندن بتوانی مەسەلەن خەڵک هۆشیار بکاتەوە کە ئاو بە فیڕۆ نەدان یاخود پێوەردا بنێ مەسەلەن لە ماڵان بتوانی مەسەلەن ئەگە عەلەقەڵ چ نەبێ باجێکدا بنرێت. دوو دەتانی حکوومەت بەڕاستی لایەنی حکوومەتش ئەوە هەیە مەسەلەن بتانی سەد دروست بکە مەسەلەن بۆ گڵدانەوەی ئاو بەڕاستی ئەوە زەڕوورە کە حکوومەتی هەرێمی لە پرۆژە گرنگەکان پێویستە یانی ڕەچاوی ئەو خاڵە بکات. بەنسبەت قەیرانی ئاوە لە کوردستان کێشەیەکی کۆنە و کێشەیەکی ئێستانیە بەڵکو ماوەیەکی دوو درێژە کوردستان ئەویش بەهۆی نەبوونی سەدەوە بە تایبەتی سەد کارێکی زۆر زەربیەوە لە پێشە ئێمەمانتوانی سەد دروستکەین بێ ئەوەی پارەیەکی حکوومەتی هەرێمی تێدا بێ یان مەسرفێکی لێ بکرێت ئەویش بەهۆی وێنانی شەریکاتەوە بۆ ئەوی بتوانین مەسەلەن بۆ ماوەی 20 ساڵ 25 ساڵ سەرۆەتی ماسیەکان بۆ خۆ بێ یان ئینتاجی کارەبایەکان کە دەیدەن بە خەڵک کرێکان بۆ خۆ بێ لە پاش ئەوەی بۆ گەلی کورد دەمایەوە هەتا ئێمە ئەگەر پێویستمان بە دائیرەیەک بێ پێویستمان بە فەرمانگەیەک بێ کە بچین کۆمەڵێک کارمانە بێ لەو فەرمانگەیە فەرمانبەرەکان وەکو پێویست ئەرکەکانی خۆیان جێبەجێ ناکەن. ڕۆتینیات زۆرە لە وڵاتە یعنی ئەگەر بێتێک کارێک بە یەک کەس ئەکرێت زۆر ئەم دەست پێکەن زۆر مادود ئەەکەن ئەم بەڕاستی وا ئەگەیەنەیە کە ئەم تاکە ئەم فەرمانبەرە هێشتا نەیزانی ئەرکەکەی چییە.